بابەتێکی گرنگە پەیوەستە بە ژیانی هەموو وڵاتیان هەرێمی کوردستانەوە. سکاڵای یاسایی لەسەر وەزارەتی بازرگانی پیشسازی تۆمارکراوە لەسەر پارەی بەشە خۆراکی مانگانە. بابزانین سکاڵاکە چییە، ناوڕێکی سکاڵاکە چییە، بەکوێ دەگا، وردەکارێکەی لەگەڵ زۆر بەڕێز کاکاوە شێغەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو گفتوگۆ دەکەین. ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکاوە سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ سکاڵاکەی ئێوە چییە؟ ینی لە چیەوە سەرچاوی گرت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوەی بەڕێز، لە بینەرانی بەڕێز. لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە کە دەست ئەبات بۆ سەرجەم ئەو سندوقانەی کە دانراوە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و وەک ئێستا گوێم لێبوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە هەموو پاڵپشتی و هاوکاریەک بۆ حکوومەتی عێراق و دەوروبەر و هەموو ئەو دراوسیانەی کە هەیە درێژ بکات، بەڵام زۆر جار ئامادە نییە کە دەست درێژ بکات بۆ هاوکاری هاوڵاتەکانی خۆی. لەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2004 لە 1/1/2004 بۆ 30/9/2021 پارەی بەشە خۆراکی لە وەکیلەکان وەرگرتووە، وەکیلەکانیش لە هاوڵاتیان وەرگرتووە، هەمووی کۆکراوەتەوە. وەزارەتی بازرگانی ئیتیحادی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی هەرێم کردووە کە ئەو بڕەپارەیە کە بە ناوی وەزارەتی بازرگانی عێراق وەرگیراوە بگەڕێنرێتەوە بۆ حکوومەتی عێراقی بۆ وەزارەتی بازرگانی ئیتیحادی. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بووە ڕاستی بە کۆنووسەکان وەدانی ناوە بەوەی کە بەڵێ ئەم بڕەپارە وەرگیراوە، چونکە بەدەلەکانی گەڕاندوێتەوە بۆ وەزارەتی بازرگانی لە ڕێگەی وەکیلەکانەوە و هەر کەنەی گەڕاندوێتەوە وەزارەتی بازرگانی ئیتیحادی سکاڵای لە دادگای ئیتیحادی تۆمار کردووە لە دژی وەزارەتی بازرگانی هەرێم و بەڕێبەرایەتی گشتی دابشکردنی خۆراک. بەڵام بەداخەوە وەزارەتی بازرگانی ئامادە نەبووە کە دیفاع لە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بکات، دیفاع لەوە بکات کە بەڵێ ئەم بڕەپارە کە وەرگیراوە لە هاوڵاتیان کە من نەمگەڕانوێتەوە هۆکارەکەی چیە نەمگەڕاندوێتەوە، ئایا وەک ئێستا کە باسیەکەن خۆیان ئەڵێن هۆکاری هەیە کە نەمانگەڕاندوێتەوە. ئەو کاتە ئامادە نەبوون کە لە دادگای فیدراڵی دیفاع لە قەرزەکانی خۆیان بکەن کە لای وەزارەتی بازرگانیە. لەبەرەوە وەزارەتی بازرگانی بەردەوام بووە لەسەر کەیسەکە تاوەکو لەگەڵ هەرێما گەیشتونەتە ڕێکەوتنیەک کە لە بودجەی ساڵی 2023 لە مادەی 12 جێگیر کراوە کە هەرێم پێویستە پاکتاوی ئەو بڕەپارەیە بکات و بیگەڕێنێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی و دیوانی چاودێری دارایی عێراق لەم بەینە سەیری قەرزەکان بکە بزانێت کە چەندێکە، هەرچەند لە بەپێی ئەو دۆکۆمنتانی کە بەردەستە و بەپێی کەیسەکەی دادگای فیدراڵی زیاد لە 180 ملیار و 207 ملیۆن دینارە. لەبەرەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستی کردووە بە جێبەجێکردنی گەڕاندنەوەی ئەو قەرزە، هاتووە لەبری ئەوەی کە قەرزەکە کە خۆی وەری گرتووە یاخود با بڵین ئەو پارەی کە بە قەرزە لای خۆی بیگەڕێنێتەوە، پەنای بردووە بۆ لاوااسترین ئەڵقە لەم بابەتا کە ئەویش هاوڵاتیە کە پێی ئاسایی بووە کە 250 دینار لە هەموو هاوڵاتیەک بە زیادە وەرگیرە، کامە طبعاً پێچەوانی یاسایە، چونکە هیچ بڕەپارەیەک بەبێ یاسا ناتوانرێ وەربگیرێ بەپێی هەم دەستور هەم بەپێی یاسا. لەلایەن حکوومەتی عێراقیەوە لە سەرجەم پارێزگاکانی تر 1000 دینار وەرەگیرێ. هیچ مەنتیقی تیا نییە تۆ لە هەرێم بیت لە بری قەرزەکەی خۆت بە کەمی بزانی بڵێ هاوڵاتیەک هیچی لەسەر ناکەوێت ئەگەر 250 دیناری لێوەرگرم مانگانە کە ئەکاتە زیاد لە ملیارێک و 300 ملیۆن دینار بۆ هاوڵاتیەکەی هیچ نییە، بەڵام بۆ حکوومەتی هەرێم زۆرە و ئێستا خەزێنەی حکوومەت هیچی تیانە، ئێستا ئیفلاسی کردووە لەم بابەتە. یعنی هیچ مەنتیقێکی تیانە حکوومەت دەست بەرێ بۆ گیرفانی هاوڵاتی بۆ پێدانەوەی ئەو قەرزانەی کە خۆی کردوێتی و خۆی نەیناردوێتەوە بۆ حکوومەتی عێراق. کاکاوە ینی حکوومەت هێرم پارەکەی خواردوو ئێستا قەرزەکە بە هاوڵاتی دەبژێرێ؟
بەتەکیید حکوومەتی هەرێم پارەکەی نەگەڕاندوێتەوە ئێستا ئەڵێ بە پێی وتەی هەندێک لە بەڕێزان لە وەزارەتی بازرگانی کە ئێمە ئەو بڕیارە ئێمە نەمانداوە وەزارەتی بازرگانی بەڵکو ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان پارەی لە بەردەسانیە و ئێمەش قەرزمان لای حکوومەتی عراقیە هەر لە وەزارەتی بازرگانی کە زیاد لەو قەرزەی ئەوان بەڵام حکوومەتی عراقی تاوەکو ئەو قەرزە بۆ ئێمە گەڕێنێتەوە ئێمە ئەم قەرزە لە گیرفانی هاوڵاتی ئەەکەین ئەگەر حکوومەتی عراق ئەو قەرزەی بۆ گەڕاندینەوە ئێمە ژەو کاتە ئەینەوە بە هاوڵاتێکە واتە ئەمە بە قەرز وەرەگرین لە هاوڵاتێکە ئەگەر هاتو سبەینێ حکوومەتی عراقی بۆی گەڕاندینەوە ئێمەشەی گەڕینەوە بۆ هاوڵاتێکە یعنی ئەمە ئەگەر دیراسی بکەیت بەڕاستی ئیهانەیەکە هەم بۆ حکوومەت خۆی هەم بۆ ئەو ئیدارەدانی کە ئیکات لە ئێستا لە هەرێمی کوردستانە. باش ئێوە سکاڵاکەتان لەکوێ تۆمار کردووە چەندە دڵنیان لەوەی کە نەتیجەی دەبێ؟ لە ڕاستیە خۆی ئەبوو ئێمە لە ڕێگەی لیژنەکانی پەرلەمانەوە بە تایبەتی لیژنەی بازرگانی و لیژنەی دەستپاکی ئەم ڕێکارانە بکەین بەس جەناب دەزانی و هەموو بینەرانی بەڕێزەزان کە ئێستا پەرلەمان دەستەی سەرۆکایەتی نییە لیژنەکانی نییە لەبەرەوە پەنامان بردە بەر سەرۆکایەتی داواکاری گشتی کە بە پێی یاسای سەرۆکاتی داواکاری گشتی مادەی 1 بەرگەی یەکەم و مادەی 30 بەرگەی یەکەم کە ئەمە ئەرکی داواکاری گشتیە هەم پێشێلکاری یاسایی ئەگەر هەبوو بە دوواداچوونی بۆ بکە هەم ئاگای لە بەرژەوەندی گشتی و مافی گشتی بێت لەبەرەوە سەردانی سەرۆکاری داواکاری گشتیمان کرد لەگەڵ بەڕێز سەرۆکی داواکاری گشتی لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی مافی گشتی کۆبوونەوەمان کرد و شەرحی بابەتەکەمان بۆ کردن دۆکۆمنتەکانمان خستە بەردەستیان کە ئەمە بڕیارێکە دراوە کاریگەری هەیە هەم لەسەر یاسا هەم لەبەرەوەی کە حکوومەت دەسەڵاتی ئەوەی نییە هەم لەبەرەوەی کە ئەمە بەرژەوەندێکی گشتیە و ئەو 180 ملیارە حکوومەت خۆی لە شتی کابەکاریەناوە پێویستە حکوومەت ئەگەر بڕیاری یاوە و کە بڕیاریشی داوە یعنی بابەتەکە ئەمە نییە ئێستا کە ئەگەر حکوومەت ئەم 250 لە هەرێم وەرنەگرێ لە با بڵین لە هاوڵاتی وەرنەگرێ ئەوە نایگەڕێنێتەوە بۆ عێراق نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان بابەتەکەی خستۆتە بواری جێبەجێکردن قەرزەکە گەڕێنێتەوە بۆ حکوومەتی عراقی کوردستان بەڵام پەنا ئەباتە بەرکێ بەر هاوڵاتیان هاوشێوەی هەموو ئەو بابەتانی کە ئەمە هاوشێوەی پاشەکەوتەکەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکەوتی موچەی کردووە بۆ هاوڵاتیان موچەی چەندمانێکی نەیاوە بە موچە خۆران بەڵام لەو لاوە هاتووە لە خانەنشینی لێبڕینی لە 3 بۆ ماوەی 10 ساڵ بۆەکە واتە هەموو فەرمانبەرێک لە 120 ئێستا لێ ئەبڕێ ئەمە چی کە پرسیارەکەی لە وەزارەتی دارایی سندوقی خانەنشینی هیچی تیان نەماوە حکوومەتی عراقی داوای سندوقی خانەنشینی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە 170ەکەی خۆی دیار نەماوە بەڵام ئێستا ئەوێ بە لە 130ەکەی فەرمانبەران کە کاتە لە سەدادا چونکە بۆ ماوەی 10 ساڵەکە کا بە 3 ساڵ ئەوێ سندوقێک دروست کات و تەسلیمی حکوومەتی عراقی بکاتەوە کە سندوقی خانشینی ئەگەر سکاڵا لەسەر ئەوە تۆمار بکرێ پێ دوایە نەتیجەی هەبێ بڕنەوەکو تۆوتێ ینی هەندێک موچە هەیە نەدراوە هەر فەرمانبەر وەری نەگرتووە کەچی لێبڕینی خانەنشینەکەی بۆ ئەکەن ینی لی ئەوڕن لەو پارەی کە وەری نەگرتووە بەتەکیید ئەمە هاوشێوەی ئەوەیە کە ئەم 250 دینارەکە یاخود 500 دینارەکە یاوە هاوڵاتیەکە تۆ جاریکە لێی وەرەگریتەوە ئەمیکە وەری نەگرتووە بەڵام تۆچی خانەنشینی لێبڕی واتە حکوومەت لێرە پارە وەرئەگرێ لە هاوڵاتیان بۆ تەواوکردنی قەرزەکانی خۆی ئێمە ئەمەشمان لەگەڵ بەڕێزان لە سەرۆکاتی داواکاری گشتی باز کردوێنێ تاوتێمان کرد بەڕاستی هەنگاوی ناوە ئەم بابەتەیش لەلایەن ئێمەوە نا بەڵام کەیسەکە جوڵێنراوە ئێمە ئەگەر یاسا سەروەربێ بە تەکید چونکە هیچ یاسایەک بە تایبەتی ئەم بابەتی خانەنشینیە بە ئەسەری ڕەجعی نابێ بگەڕێنرێتەوە بۆ موچەخۆر لەو لاوە تۆ لێبڕینەکەی موچەکە و نەیاوەتێ هەتا نەک ئەوەی موچەکە و ناوێت ئەوانشی کە موچەکە و یاوەتێ تۆ ناتوانانی لە 100 بۆ بکەیتە لە 100 بۆ ماوەی 10 ساڵ لێی ببڕی کاکە نەتیجەکەی چی دەبێت سکاڵاکەی ئێوە بە بڕوایەوە ینی حتمما ڕاوێژی یاساییتان زۆر کردووە ئەنجە سکاڵاکەتان تۆمار کردووە نەتیجەکەی چی دەبێت ئەو پارە زیادکردنە لەسەر هاوڵاتی ڕادەگیرێ؟
بە دڵنیایی ئێمە کە سەردانی سەرۆکاتی داواکاری گشتیمان کرد ڕاوێژی یاسایی تەواومان کرد بەو بەڕێزانەی کە شارەزان لەم بابەتە کە ئەمە ئەرکی داواکاری گشتیە. ئێمە داوای ڕێکاری یاساییمان کردووە لە داواکاری گشتی کە بیگرێتە بەر هەم بۆ دیارنەمانی ١٨ هەم ئەگەر ١٨ حکوومەت خەرجی کردووە لە بابەتێکیکە پێویستە ئەو بڕێی کە زیادەوەری ئەگرێت لە هاوڵاتیان ئەو بڕە حکوومەت خۆی بیان نەک بیگەڕێنێتەوە. ئەگەر لە ڕاستیە یاسا سەروەر بێ ئەگەر کارەکان بە شێوەیەکی دامەزراوی بڕۆن ئەمە ئەبێت ڕابگیرێ و ئەبێ هەڵوەشێنرێتەوە بێ و پارەیە بگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیان و ئەمە یەکێکە لەو گەندەڵیانەی کە بەڕێز سەرۆکی دەستەی دەستپاکی کە ئاماژەی پێکرد ئەگەر گەندەڵی هەبوو بخرێتە بەردەست. ئەمە یەکێکە لەو گەندەڵیانە سەرۆکایەتی دەستەی دەستپاکی ئەتوانێت بە دوواداچوون بکات و ئەتوانێت ئەم نایاساییە ڕاگرێ و مافی هاوڵاتیان بگەڕێنێتەوە بۆ خۆیان. واتە کاکە ئەمەش گەندەڵیە دەستەی دەستپاکیە لە ئێمە پارادین بار کەسێک گەندەڵێکمان بۆ ئاشکرا بکە. ئێوە خۆ پارەشتان ناوێ بڕۆ ناکەم داوای پارەش ناکەن و بەتەکی دەمەش جۆرێکە لە گەندەڵی و چەندین مەلەفی تری گەندەڵیش هەیە کە ئێمە ئامادەین بەبێ ئەوەی کە جەنابی دەستەی سەرۆکایەتی دەستپاکی باسی کرد هەموو ئەو مەلەفانە تەقدیمی سەرۆکی دەستە بکەین و بۆ ئەوەی بتوانرێ ئیشی لەسەر بکرێ و ئەتوانین دۆکۆمنتەکانیان بە شێوەیەکی با بڵێن ڕێکاری یاسایی بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین ئەو جۆرە گەندەڵیانە لە هەرێمی کوردستان بەلای کەمەوە هەنگاوێک بنرێ بۆی و بەلای کەمەوە ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ بکەین. سپاس دەکەم کاکاوە، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ ڕوونکردنەوە لەسەر سکاڵاکەتان بەیوایەوەی کە نەتیجەی هەوێ چونکە ئەمە خزمەت بە هەموو خەڵکی کوردستان دەکات. ڕاستە بڕەکە زۆر کەمە بەزەر لە خۆوە هاستەکەی بە زۆر لە هاوڵاتی دەسەندرێ و بە زۆر خراوەتە سەرشانی هاوڵاتی لە خۆوە ئینسان لە بەرشانی گرانە ئەم پارەی کە بە زیادە